یاریەکەی کلاسیکۆ 5 تۆن و خۆڵ و خاشاکی بەناوچەوانەوە بوو. سووتانی پرسەخانەکەی سۆرانیش کەتنی 4 منداڵ بوو. سڵاوتان لەبێت. بردنەوەی بەرشەلۆنا 5 تۆن و خۆڵ و خاشاکی خستە سەر شەقامی ئیسکان. لە درەنگانی شەوی ڕابردووەوە هەر یاری کلاسیکۆ تەواو بوو هاندەرانی ڕۆشتنەوە. دەرکە و بوتڵی ئاو و ساردی و نایلۆن و پاژماوی چەرەسات بە درێژایی شەقامەکە فرێدراون. ژیار جەلال بەڕێوەبەری ژینگە پارێزی هەولێر بە 964 وت. لە پاژماوەی خواردنگەکان و هاندەرانی ئەو دویانەیە 5 تۆن و زبڵ و خاشاک هەڵگیراونەتەوە. لە حاڵەتێکدا هەموو جارێک لە کاتی بەڕێوەچوونی یاری کلاسیکۆ نزیکەی ئەو بڕا زبڵ و خاشاک کۆکراوەتەوە. 964 دیمەنی پێش و پاش خاوێنکردنەوەکەی تۆمار کردووە کە یەک پارچە پاژماوە بووە. ئەو ژینگە پارێزانە نەبن پایتەخت دوای هەر یاریەکی بەرشە و ڕیاڵ بۆ گەن دەکات. هۆڵی پرسەخانەکەی سۆران کە دوێنێ ئێوارە سوتا دەرکە و 4 منداڵ کارەکەیان کردووە. هەرزوو کامێرای چاودێری کەتنەکەی کەشف کرد. ئەمڕۆ یەکشەمە پۆلیسی سۆران ڕایگەیاند لە ڕێگەی وەرگرتنی زانیاری بە سوودوەرگرتن لە کامێرای چاودێری لە ماوەیەکی کورتدا توانرا بکەری ئاگرەکە دەستنیشان بکەن کە پێکاتبوون لە 4 مێر منداڵ و دەستگیر کران. وێنەی منداڵەکان بڵاو کراوەتەوە و دەردەکەوێت تەمەنیان ناگاتە 18 ساڵ. لای پۆلیس دانیان بە کەتنەکەیان داناوە. هەوڵی کۆنتڕۆڵکردنی ئاگرەکەیان داوە بۆ ئەوەی تەشەنە نەکات، بەڵام تازە کار لە کار ترازاوە و لە دەستیان دەرچووە. ئێستا هەر 4 منداڵەکە لە بنکەی پۆلیسی نەوجەوانان ڕاگیراون. دانیشتوانی گوندی قایدکەندی سەربەناحی پیرەمەگرون خەبەریان زانیوە کە شارەوانی نیازی هەیە زەویەکانیان بەسەر فەرمانبەراندا دابەش بکات. هەر بۆیە زووچوونە بەردەم بینای پارێزگای سلێمانی و ناڕەزایەتی خۆیان گەیاند. دلێر فارز مختاری گوندەکەی و بە 964 وت بێ ئاگاداری ئێمە زەویەکانیان دابەش دەکرێت. بۆیە ناڕازین بەو بڕیارە و داوا دەکەن ئەو زەویانە دابەش نەکرێت لەبەر ئەوەی بژێوی ژیانیان لەسەر ئەو کشت و کاڵەیە کە لەسەر زەویەکان کردویانە. ئەو جوتیارانە ژمارەیان 68 کەسە. نزیکەی 528 دۆنم زەوی دێمیان هەیە و کردویانە بە کشت و کاڵ. بەڵام وەک خۆیان دەڵێن لە ڕاگەیاندنەوە زانیویانە. بڕیار هەیە لەسەر فەرمانبەران دابەش بکرێت. لە عەلوەکانی تەختەق و قەرەناو کە بەرهەمی خانەخوێ لێ دەفرۆشرێت نرخی 1 کیلۆ کوولەکە بەراورد بە 2 مانگی ڕابردوو 900 دینار دابەزیوە. ئەگەر پێشتر بە 1000 دینار 1 کیلۆ بفرۆشرایە ئێستا تەنیا 100 دینار دەکات. ئەم نرخە جوملەیە لە عەلوەکانی ئەو ناوچەیە بۆ جوتیارەکان نیگەرانی دروست کردووە. ئەوان کێڵان و دەرمان و نایلۆن و حەقدەستی کرێکارەکان دەکەوێتە ئەستۆیان. ئەگەر بە کەمتر لە 500 دینار بیفرۆشن لە زەرەردان. سیروان عەبدوڵڵا فرۆشیارە و بە 964 وت ئەمە وا دەکات جوتیاران بیر لە چاندنی ئەو بەرهەمانە نەکەنەوە لە کاتێکدا لە زستاندا نرخی بەرز بووە. ئێستا کە بەرهەمی ناوخۆ پێگەیشتووە نرخەکەی دابەزیوە. هەموو هۆکارەکەشی بۆ هاوردەکردن دەگەڕێتەوە لە دەرەوەی هەرێمی کوردستانەوە. باڵە بەڕێزان سەرشتان بۆ هەواڵێکتر ڕاکێشم لە 964 ئەویش ئەوەیە کە گۆڕستانێکی نوێ لە بەری مەرگە دەرکەوتووە. ئەم گۆڕستانە وەک باز دەکرێت ساڵانی پێشووتریش دەرکەوتووە بەڵام بە شێوەی ئەمساڵ نەبووە. ئەو کەسەی کە وێنە و ڤیددیۆکانی بۆ 964 نردووە ئاراز ڕەسوول گەنجێکە کە چەند ساڵێکە لە ئاوی دوکان و حەوزی ماسیەکان کار دەکات. ئەڵێ ئەم گۆڕستانە بۆ نزیکەی سەدەیەک پێش ئێستا گەڕێتەوە و ساڵانی ڕابردوو دەرکەوتووە بەڵام بە شێوەی ئەمساڵ نەبووە بەو شێوەیە بەرفراوانە دەرکەوتبێ ئەمەش هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ کەم ئاوی دوکان. زانیاری تەواو لەسەر ئەم هەواڵە و سەرجەم هەواڵەکانی ترمان لە ماڵپەڕی 964 هەیە و دەتوانن سەردانیان بکەن. هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد بن.